ڕخنەیەک ڕوبەڕووی ئێمە بۆتەوە ئەڵێن بۆچی بەرنمەکان لە ناو بازاڕە و لە یەک شوێنە ئەم بەرنمەیە پێشکەشەکەن. ئێمە لەبەر هۆکارێکی زۆر سەرێکی ئەم بەرنمەیە لە ناو جەرگەی شارە ئەم بەرنامەیە پێشکەشەکەین. هۆکارەکەش ئەوەیە کە هەموو کەسێک لەم بازاڕەیە بە هەموو خەمێکەوە یاخود هەر کەسەوە بە چیرۆکێکەوە هاتۆ دەرەوە. لێرە چیرۆکەکان نەتوانین کۆکەینەوە، بەڵام ڕەنگە نتوانین لە شوێنێکی چۆڵات چیرۆکەکان کۆکەینەوە. ئێمە لەم بەرنامەی ئەمڕۆیە چیرۆکێکتان بۆ جێڕینەوە بێگومان لەسەر زاری خۆمانە، لەسەر زاری ئەو کەسەی کە چیرۆکەکەی بەسەر هاتووە. ئێمە پرسیارێکمان ئامادە کردو ڕوبەڕووی هاوڵاتیان. ئایا تا چەندێک تۆ متمانەت بە دکتۆر هەیە کە بۆ چارەسەری نەخۆشیەکەت یاخود نەخۆشی کەسوکارت یاخود مناڵەکەت بێتە فریشتەیەک یاخود بێتە چارەسەری نەخۆشیەکانی تۆ؟ ئایا تۆ متمانەت بە دکتۆرێک ماوە کە بتوانێت چارەسەری نەخۆشیەکەت بکات؟ خۆمان نەزانین هەموو کەسێک کارێکێکێتە ئەستۆی. دکتۆری ژێشە لە کارەکانی ژیانی خەڵکە. ژیانی خەڵکیش بە ئاسانی با بڵین دروست نەبوو و ناشتوانین بە ئاسانی بەفیڕۆی بیت. ئێوە ئەتوانن بەر لەوەی کە چاوپێکردن لەگەڵ هاوڵاتیان بکەن گوێبستی چیرۆکێ بن لەسەر زاری باوکی مناڵێکەوە کە بەسەرهاتی مناڵەکەیتان بۆ جێڕێتەوە. ئێمە قسە ناکەین، خۆی ئەدوێت. فەرموو. سپاسدانەکەم پێشەکی بە خێراتتانەکەم کارۆنجان. من ئەو مناڵەمە ئەوە ماوەی 3 ساڵە خوێنیتی یەکەم. خوێنەکە لە 15 ڕۆژ وتیانمە کرد، وتیان زۆرە. دوای بوو بە 10 ڕۆژ. بۆچی خوێنەتی یەکرد؟ ئەوتیان تالەسیمایەتی. هەستان وتیان سپڵەکەی دەرێن بەشکم چارەسەری بێ. ئێستا سپڵەکان دەرێن ناوە جگەری ئاوساڵە. ئەوە بینین ورجی بەقەیەک دەفیلیاتوە. ئەمە بەبوونی کە سپڵەکەی دەراتەوە. بەڵێ کە سپڵەکەی دوایە تالاسیمایەتی. بەڵێ. تالاسیما دەرچوو؟ بەڵێ ئەڵێن تالەسیمایەتی. ئەخیرا تالاسیما دەرچوو؟ ئێستا دکتۆریش کەمان بردوو ئەڵێ تالەسیمای نییە. مۆخی لە فەقەراتیەوە دەرهێنا وتی بزانین هۆکاری ئەم نەخۆشیی چییە. ئێستا بەبیانی مۆخەکەەوە قاتیشی لێ دەستە. ئەوسا بەپی خۆی ڕۆژ ئێستا بە خۆی ئەڕۆی احتیاجی لێرەوە ڕەواتێت لەم لای ئۆرزیەوە تا فولگەکەم ببردایە. کێشەی نەبوو. بەڵام ئێستا قاچەکەی شینەوە عیمێ بۆ سە قەدعەکەش ئەبێ بەدەست ببێت. ئێستا بینی مناڵە خۆی چەند ساڵە؟ 5 ساڵە. ئەوە بەپی خۆی ڕۆژ. ئاروەڵڵا. بەڵام ناتوانێت. ناتوانێت. بەبوونی کە مۆخێکیان لە پشتی دەرێنا. بەڵێ ئاروەڵڵا. باش خۆی توانێت قسە بکات؟ خۆی توانێت بەڵام لەوە ناچێت بڕوا بتوانێت بکات. قسەیەکی ئەوسا؟ ئاروەڵڵا. باش قسەیەکردن عیبای نەبوو بڵێ. ئێستا هیچ چۆنی بەساقە؟ باشی؟ ناوت چییە بە قوربان؟ ڕۆژین؟ ئەگەر ئێمە بە تەنها سەیری سیمای ئەم مناڵەکەین ئەزانین چ خەمێک دایگرتووە لە ئێستا و هەست بەوە کات کە ڕوبەڕووی چی بۆتەوە. ئاخۆ ئەبێت چەند چیرۆشی تر لە وڵاتی ئێمەیە بێت ئاوا ئێمە گرفتار ببێتین بە بۆنێوی کە چارەسەریان بۆ دۆزینێتەوە، بەڵام چارەسەرەکە بەداخەوە بۆتەوەی ئەوەی کە بەم شێوەیە کە ئێستای بینین یاخود بۆتەوەی ئەوەی کە خراپتر و داماوتر بین. ئاخۆ دکتۆرەکان بی لەواکەنەوە ژیانی خەڵک پارێزن یاخود وەکەوەی کە لەگەڵ ڕێزمانە بۆ هەنێک دکتۆر کە بە پیرۆزی کارەکانیانەکەن یان ئەوە تاوەکو فیتەرێک کە سیارەکە ئیبی بۆ لای و سیارەکەت مەجموعەی پارچە لێ کاتۆڵم پارچانە زیان و لە شەریکەوە بەغەڵەت بۆیان داناوە و دوای پارچەکان جێگەی خۆی ناگرنەوە. بەڵام ئایا ژیانی ئینسانێک، ژیانی مرۆڤێک، ژیانی مناڵێک وەکو سیارە وایە؟ سیارە ڕەنگە بێتەوە بەڵام مناڵێک چۆن دروستە بێتەوە؟ ئەم قسانە کە لە بەردەم مناڵایەکەین بڕوان بێکە دڵم بەقەدەر ئێوە کە ئێستا ئێوە ئەمێنەیە بین بەقەدەر باوشی گەرم بووە. ئاخۆ بێت چەند چیرۆشی تر دڵی ئێمە گەرم کات. باشە ڕوبەڕووی دکتۆرەکە بوویتەوە بڵێ ئەم مناڵی من تووشی نەخۆشی تالاسیمانەوە تۆ بە هەڵە ئەم چارەسەری ئێمە کرد. ئێستا من چەند ڕۆژاچم بۆ لایەن ئەڵێن باشە بەس پێم بڵێن ئەو مناڵە چێتی. بەس پێم بڵێ ئەڵێن نەخۆشەیە قورسە و ئێمە خۆشمان نازانین چێت. ئەی باشە گە دکتۆری چی؟ ناتوانانی شتێک بڵێ کە بەرامبەر بە دکتۆرەکە کە دڵی گەت بگرێ. ئێتر ئاچیتە حەز لای دکتۆرێک مەجموعەیە فەحسی بۆ نووسێ، ئەو دکتۆر لەگەڵ دکتۆرەکەی کە فەحسی یەکتری ناخوێننەوەنە. ئەوش مەجموعەیەش کە بۆ نووسێ هەر عینەن ئەو تاس و عینە حەمام هەرە و فەحسانەکە پێشتر کردوتە. ئەوش نەتیجەیەکە بۆ نایەتی و مەجموعەیە حەپی بۆ نووسێ ئەوەی تر ئەم زەرەرەوە من دەبێت. ئێتر ئێستا لەسەرم دەشەوە نازانم چی کرد. من لە بەڕێستە پرسم چی و داواکاری هەیەتەوە؟ والله من داواکاریم لە خێرخوازەیە، داواکاریم لەو خێرخوازانەیە کە ئەتوانن یارمەتی ئەو مناڵە فەقیر و هەژارە بدەن کە
بەشکەم بیبم بەلایەکە و چارەسەریشی بکەم چی شێکەکەی خۆم وەڵا خانشینی پێشمەرگم ئەجینا وەکو ئیمکانات هەرچی مەسئولینە بە ناوی هەمووشیانە بۆ بڵێم بە بەڕێز جەلال تاڵەبانیشەوانە بە بەڕێز هێرۆغانیشەوە هەر هەمویان من ئەناسنچم بە هەموو ئیزاع و تەلەڤیزیۆن و کورسانیشەوە ناسن و خۆتۆڵی ئەناسم و ئەم ناسن و کە تۆڵی من پێشمەرگەی کۆنوان و خانێنشی کراوم ئایا هاتوون دەستی تۆ بگرن بڵ ئەم ناڵی تۆ چێتی نە تا ئێستا کەس بۆ نمونە دکتۆرەکان خۆیان ئەڵێن چی وڵای دکتۆرەکان نەخۆشەی قورسە ئێمەش خۆمان سەیرێ دەنەوێت تەنانەت ئێستا وەرەقەیان ناومەتێ بۆ لای دکتۆریشکە ئێسای بێن بۆ عیادێ ئیتر نازانم ئەو چیم پێڵە چی پێ ناڵێ من ئەتوانم لە ڕێگەی بەرنامەکەەوە پرس بە تۆ ئەەکەم پێش هەموو شتێک ئەتوانم داوای هاوکاری بکەم وڵام منوش دەم ئەوەی کا من حەزم پێ نەکردو ڕۆژە ڕۆژان داوای هاوکاری بکەین بۆ ئینسانەکان چونکە ئینسانەکانی ئەم وڵاتە پێویستی بەڕێزگرتنە نەکەوەی کە ئێمە بەزەیمان پیانە بێتەوە هەمومان پێویستمان بە هاوکاری هەیە بەش بە حاڵی ئەم میلەتە لێقەوماوە ئەبینی مناڵێک ئێستا لە شاشەکەی ئێنارتیەوە دەرکەوتۆ ئێوە ئیبینن ئەم مناڵە بە حساب چارەسەری بۆ کراوە بەڵام چارەسەرکەوای لێ کردووە هەردوو قاچشی لەدەستداوە ئەمە وامان لێکە ئێمە گومامان هەبێ بەرە چارەسەرکردنی دکتۆرەکان بەڵام ئەڵێن ئەگەر هەر کەسێک هەر بەڕێزێک هەر دەوڵەمەنێک هەر خێرخوازێک توانی هاوکاری ئەم مناڵە بکات بۆ چارەسەرکردنی قاچەکانی و بۆ ئەوەی کە ئەم مناڵە بێتەوە سەرپی خۆی و بڕاتەوە بۆ قوتابخانە و دڵی خۆش بێک نەگۆکو ئێستا کە لە سیمایە ئێمە خەمباری پێوەبین و پێ بکەنێ وەکو هەموو مناڵەکانی تر داواکارین لە هەر بەڕێزێک کە بتوانێت هاوکاری ئەم مناڵە خۆشەویستە بکات بۆ ئەوەی بتوانین ئەم مناڵە ژۆک و مناڵەکانی ترس بینێ هیوایەکی بێت پێ بکەنێ بەرامبەر بە ژیان بەرامبەر بە هاوڕەکانی نەک ئاوا خەم دایگرێ لەسەر عربانەیە کە تەمەنی 5 ساڵە دووبارەیەکەینەوە هەر کەسێک کە ئەتوانێت هاوکاری ئەم مناڵە خۆشەویستە بکات ئەوە پێڵین خێرە بنووسێ کارێکی باشە کرد سوپاس دەکەین لە دوای ئەم ڕووداوە گومانێ لە دکتۆر هەیە دروست بووە والله هجا طبعا وام لاتو گومانم لە هەموو شتێکی یعنی بەڕاستەکەی تەنانەت لە مختبەرەکانش کە هیچیان بە فەحسێکی وا بۆ ناگن کە ئەو دکتۆرە ئێستا من لەم ڕۆژانە توش حاڵەتێ بووم هەر دکتۆرەکە خۆی بۆی نووسین بۆ مختبەری مەرکەزی من دوودانە هەفتێ ئەناڵم بە شوێن ئەو فەحسەیە یەم و ئەڕۆ ڕۆژێکڵەن کڵۆت بووە ڕۆژێکڵەن فەحسەکەت دەرنەچووە ئیتر ئەی باشە ئینسانێک کە نەخۆش بێ هانا بۆ دکتۆر نەبێ هانا بۆ شێ بدەیت کۆژین وانە بەڵێ کۆژین گیان ئیشەڵا چاکە بیتەوە بە ساقا پێ بکەنە تۆزێەوەمان تۆزە پێ بکەنە ئەی بە قوربانی بم ئەمەش دایشی مناڵەکەیە هەرچەنە خۆی حەزی نەکرد قسە بکات بەڵام ئێمە لەبەر خاتیەوەی کە ئاوڕێی لە مناڵە بێتەوە پێمان خۆشە تۆش قسەکەی وەکو دایشی مناڵک حەقی خۆشتە هەموو کەسێک حەقی خۆیەتی قسە بکات ڕەخنی هەبێ شتی هەبێت وڵی هیوادارم لە دەوڵەمەنەکان لە خێرخواز لە هەموو کەس یارمەتێکم بن چارەسەری بکەم 4 ساڵە بەردەوام بەڕێ 3 ڕۆژارە بە 5 ڕۆژارە خوێنی تێکم سیقە و بە دکتۆر ماوە کە چارەسەری نەخۆشکایان نا وڵی ماومە بەڵام سیقەم هەیە بەڵام ئەو جۆرە نەخۆشیانە چارەسەریان پێ ناکرێ لە مناڵ خۆشەویستتر نییە ئێتە تۆ کە مناڵێکی نەخۆش بوو تمانەوەیە هەموو شتێکە لە دەستداوە خۆشی لە دەستداوە ماڵ و مناڵی لە دەستداوە خۆش براکەیەتی چۆنی باش باشی بە قوربان هەرەوەڵە براکەتی شەڵا گەڕێتەوە لەگەڵ توە یاریەکان بەڵێ برای کاکە کۆژین قسەی نەکرد بێگومان ئەیش چاوەکانی پڕن لە فرمێسک و ئێمەش ڕەنگە پڕ فرمێس بێت چاوەکانمان بەڵام حەز ناکەین لە ڕووی کامێرەکەەوە دەریکەین لەبەرەوەی کە سبەینە گلیمان لێ نەکەن بڵێن ئەمان ویان لە خەڵک بگری بۆی کە خەڵک بەزەی بە
ئەگەرچی ژیانی ئینسان لە ژیانی دارێک درەختێک بەهاترێکە و گەورەترێکە. ئێمە ڕۆژانە لە ژیانمانە کاڵە سین لە خەو بەیانیان ئاوی درەختەکە ئەین بۆی کەم درەختە نەشونماوەکە و گەورە بێت بۆی کە ژینگی وڵاتەکەمان جوان بێت. ئاخۆ ئەگەر تۆ بەیانێک هەستایی لە جاتی ئاو بنزینی کردە ناو ئەم درەختەوە ئەم درەختە بێگومان ئەسووتێت. ئەی دکتۆری بەڕێز ئەگەر هاتو تۆ بە جۆرێکی تر دەرمانەکانە بەکارهێنا بۆ نەخۆشێک یاخود وەکو کە ئیبیستین لەم بەرنامەیە عملیاتێکی خراپی کەسێکە کردووانە و ئەبێ ئەو درەختە ئەو ئینسانەت چی لێبێت ڕەنگە درەختەکە بسووتێت بەڵام ئینسانەکە ژیانی ئەفەوتێت جارێکتر ئەیڵێنەوە ژیانی ئینسان بەهایەکی زۆر گەوری هەیە ناکرێت بە ئاسانی لە دەست بگیرێت. لە پاش ناوبڕەکە و گەڕێنەوە وڵاتان دوور مەکەونەوە لەگەڵمان